لە ئیدانەکردنی سیاسەتی قێزەوەنی تونکردنەوەی گوشار لەسەر بەهاییەکان. لە چەند هەفتەی ڕابردوودا دەسەڵاتی دادوەری کۆماری ئیسلامی بە زنجیرەیەک سزای قورسی زیندانی و دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵیان سەرکوتی بەهاییەکانی چڕتر کردوەتەوە. سەرکوتکردنەکانی ئەم دواییە کە بە تایبەت لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل لە مانگی جۆزەردان و پوشپەڕی ئەم ساڵەوە پەرەیسەندووە، دەست بە سەرکردنی سەرەڕۆیانە، لێپرسینەوە، دەرکردنی سزای ناڕەوا و زیندانیکردن و هەروەها دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی لە خۆ گرتووە. دەوترێت کە دەسەڵاتی دادوەری بە بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست ئەم کەمینە ئاینیەی کروەتە ئامانج و ئەزیەت و ئازار و بەدواداچوون لە دژیان ئاراستە دەکات. کۆمەڵگەی نێودەوڵەتی بەهایی کە ڕێکخراوێکی مەدەنی و بەرگری کاری مافی بەهاییەکانە ڕایگەیاندووە کە لە مانگی پوشپەڕەوە تا خەزەڵوەری 1404 زیاتر لە 750 کردەوەی ئەزیەت و ئازار و بەدواداچوونی لە سەرتاسەری ئێران بەڵگەمەند کردووە کە ئەم ڕێژەیە 3 ئەوەندەی ئەو ژمارەیە کە لە هەمان مەودای زەمینی ساڵی 1403دا تۆمار کراوە، کە بریتین لە زیاتر لە 200 جار هەڵکوتانە سەر ماڵ و شوێنی کار و کەسب و دواتریش لێپرسینەوە و دەستگیر و زیندانیکردنی لانی کەم 100 کەس لە بەهاییەکان. بەناو دادگاکانی ڕژیم جەلەسەی لێکۆڵینەوەیان بۆ زیاتر لە 100 کەس بەڕێوە بردووە و کۆمەڵێک سزای نوێیان لە نێوان 2 بۆ 10 ساڵ زیندان لە دژی بەهاییەکان دەرکردووە. لە ماوەیەدا لانی کەم 45 کەس بە مەبەستی تێپەڕاندنی سزای زیندانیکردنیان بانکهێش کراون. لە نێو زیندانی کراوەکاندا ئەو دایکانەش هەن کە لە منداڵە بچووکەکانیان دابڕاون. ڕژیمی ئیسلامی لە ماوەی زیاتر لە 4 دەی ڕابردوودا بەردەوام کاری کردووە بۆ لە ناوبردنی جەستەیی بەهاییەکان، دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵ و سەروەت و سامانی ئەوان و هەروەها چاوترسێنکردنی کۆمەلگا بە سەپاندنی سەزای قورس و بەردەوام بەسەریاندا و ڕازیکردنی دواکەوتوترین بەشی کۆمەلگەی شیعە. ئەم ڕژیمە لەلایەن خومەینی و خامەنەیی و ئایەتوڵڵا پلە باڵا و دەوڵەتیەکان و بە پشبەستن بە یاسا، ئاین و بیر و باوەڕی بەشێک لە خەڵکیان بە چەواشە و قبوڵ نەکراو لە قەڵەمداوە و ژن و پیاوی بەهایی، گەنج و پیر و تەنانەت مناڵەکانی ئەوانیان زیندانی کردووە و گەنجانی بەهایی لە خوێندنی زانکۆ و دامەزراندنی بێبەش بوون و دەیان گرفت و نەهامەتی دیکەی بەسەر بەهایەکاندا سەپاندووە. ئەوەی کە حکوومەتی ئیسلامی لە دژی دانیشتوانی بەهایی کردوێتی و دەیکات ڕێک سیاسەتی ئاڵمانی نازی و فاشیستەکانی تری سەدەی ڕابردووە کە لە دژی یەهودیەکان و کرێکارە بیانی و سۆسیالیستەکان بەکاریان دەهێنا، یان هەمان سیاسەتی داعشە کە لە شەنگاڵ لە دژی کوردانی ئیزەدی بەڕێوەیان برد. بەڵام گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵک و لەوانە بەهایەکانیش ناتوانێت زۆر بەردەوام بێت. ڕژیمێک کە شەرعیەتی خۆی لەدەستداوە، خاوەنی ئابووریەکی داڕماوە و کێوێک جەنایەت لە سەرشانی قورسایی دەکات، خاوەنی ژینگەیەکی وێران و دیپلۆماسیەکی دۆڕاوی ناوچەیی و جیهانیە و لەو دۆخەشدا کە لەگەڵ جەماوەرێک بەڕۆڕووە کە ئاواتی مەرگی دەخوازن ناتوانێت زۆر بەردەوام بێت. ئەوە لە حاڵێکدایە کە کرێکاران، خانەنشینان، مامۆستایان، ژنان، لاوان، دادخوازان، هەڵسوڕاوانی مافی نەتەوەیی، مافی مرۆڤ و ژینگە پارێزان لە درێژەی دەیان ساڵ خەباتی خۆیان و بەردەوامی شۆڕشی ژن ژیان ئازادیدا خەریکن هەنگاو بە هەنگاو بەرەو گۆڕی دەبن. ئەوە لە حاڵێکدایە کە کرێکاران، خانەنشینان، مامۆستایان، ژنان، لاوان، دادخوازان، هەڵسوڕاوانی مافی نەتەوەیی، مافی مرۆڤ و ژینگە پارێزان لە درێژەی دەیان ساڵ خەباتی خۆیان و بەردەوامی شۆڕشی ژن ژیان ئازادیدا خەریکن هەنگاو بە هەنگاو بەرەو گۆڕی دەبن. جیایدین لە دەوڵەت، نەبوونی ئاینی فەرمی، جیاکردنەوەی ئاین لە پەروەردا، ئازادی ئاین و لە هەمووی گرنگتر ئازادی بێباوەڕی و نەبوونی هیچ چەشنە ئاینێک، بڕینی هەر جۆرە هاوکاریەکی دارایی و دەوڵەتی لە دامەزراوە و دام و دەستگە ئاینیەکان و هەروەها وەرگرتنی باج لە سەرچاوە دارایی و بازرگانیەکانی دامەزراوە ئاینیەکان مەرجێکی سەرەکیە بۆ ڕێگریکردن لەو کارەساتەی کە بەسەر دانیشتوانی بەهایی و کەمینە ئاینیەکانی دیکەدا دێت. ئەگەر چی زیاتر لە 4 دەیە ئازادی و مافە سەرەتایەکانی خەڵکی ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توند و تیشترین شێوە پێشێلەکرێت، بەڵام لەم نێوانەدا بەهاییەکان تەنها بەهۆی بیر و باوەڕەکانیانەوە بەدەست بێبەشی و نەهامەتی زیاترەوە دەناڵێن و هەست و نیستیان بەردەوام لە مەترسیدا بووە. لە سەردەمی سەرۆک کۆماری ڕئیسیدا بە پەروەندەسازی و تۆمەتی درۆ و بێبنەما سەزای لە سێدارەدانیان لە دژی دەیان بەهایی دەرکرد. پێویستە لەمڕۆوە بە هەموو ئیمکاناتێکی کە لە بەردەستماندایە و بەبێ هیچ ئەمما و ئەگەرێک داکۆکی بکەین لە مافی ئینسانی هاوڵاتیانی بەهایی لە بەرامبەر ڕژیمی ئیسلامی ئێراندا.
یەکێک لە شانازیەکانی خەڵکی خەباتکاری کوردستان بریتی بووە لە پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو ئاینەکان و لەوانە بوون و تەحملی بەهاییەکانیش. کوردستان ئێستاش تاکە شوێن یان لەو بەدەگمەن ناوچانەیە کە بەهاییەکان لەلایەن خەڵکەوە بە باوەشی ئاوەڵاوە قبول کراون و ئاین وەک بابەتێکی تایبەتی خەڵک چاوی لەکراوە. بەهاییەکان و پەیڕەوانی هەر ئاین و مەزهەب و بیر و باوەڕێک دەبێت بتوانن لە ئازادی و ئاسایشدا بژین و ژیان و ماڵیان لە هەر چەشنە دەست درێژیەکی حکوومەتی یان توندوتیژیەکی تاقم و گروپ لات و چەقۆ کێشە ئاینیەکان پارێزراو بێت. پێویستە هێرش و توندوتیژی لە دژی بەهاییەکان و چاندنی تۆی ڕق و بێزاری لە دژی ئەوان دەست بەجێ کۆتایی پێبێت و بەهاییەکان بتوانن لە ئەمنیەت و ئازادیدا درێژە بە کار و ژیانی خۆیان بدەن.